لبرو خواهی پرودگار زانه ام انسانی که قدرتی چی باشی هزری پی بخشی لم لاینا عقلیه و که ابزوینده و ادوینده استیعابی وحی خواهیه هبونی خواهی تاکوپات ناردنی وحی هەڵ بژاردننی پێغەمبەران نمونەیی پێشەوایەتی لەم پێغەمبەرە نازدارانەیە سیرەی ئەم پێغەمبەرە محتەرەمانە سەلامی خوایان لێبێ ئەبنەوە بە سەرمەشتی ئەم لە هەموو لایەکی عەقلیەوە کە بیری لێکاتەوە ئەمانە پێشەوای مرۆڤایەتین لووتکەی پابەندبوونن بە هەموو قیەمێکی بەرزە دیسان هەر ئەم ئینسانە توانایەکی جەستەیی هەیە ئەم توانایە جەستەیە ئیسلام کە ئاڕاستەیەکە چەند دەتوانێت تۆ لەوە زیاتر دەتوانی چونکە هێشتا وزەی تری شاراوە لە ناختاماوە تعبیرت نەکرد لەبەرەوە فەرمێوە اتقوا الله ما استطعتم چەند دەتوانن تەقواتان هەبێت چەند دەتوانن مەبەستی لەوەیە کە ئەو وزەی لە ناوە شاراوەتەوە بەکاری بێنەوە زیات هەروکو زۆر جارەڵێن تۆ گەر بتوانی لە کاتی ئاساییە 2 مەتر باز بدەیت کە گورجێکت بۆ هات 3 مەتر باز بدەیت بەسەر جۆگەلەیەک 1 مەتر بازدان لە تۆیە شاراوەیە ئەنجا حساب کە چەند وزەی تر شاراوەیە لە قسەکردن لە ئیشکردن لە بەخشین لە سەبرگرتن لە پشوو درێژی لە فێربوون لە فێرکردن لەم کارکردنانە هەمووی لە تەحملکردن زۆرە لە هەر یەکێ لەمانە مەترێ لە تۆیە شاراوە مابێ کەوا بوو تۆ توانی ئەمانە زیاتر بخەیتە ئیش